مەبەستی سەردانەکەیان بۆ پشتیوانی و پاڵپشتی کەرتی تەندروستیە لە سنوورەکە کە هەمیشە ئێمە بەیەکەوە بۆی بتوانین بێکەوە کاری باشتر و خزمەتی زیاتر لە سنوورەکە بکەین کە بەڕاستی ئەم پشتیوانیە جەنابیشیان لەم کاتی ئێستایی دۆخی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو دۆخە دارایی خراپەی کە هەیە لە هەرێمی کوردستان دەبێتە پشتیوانیەکی زۆر چاک و بۆ ئێمە بتوانین لە ڕێ ئەو دام و دەستگای تەندروستیانی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەشە بتوانین لێرە خزمەتێکی باش تێدا بکەین لە دەستگای تەندروستی پێشمەرگە ئێمە لێرە بۆی بتوانین ئەو پێویستیانێک کە ئێمە هەمانە بە هەماهەنگی و بە چالاکی زیاتر بۆ خەڵکی تێکۆشەری ئەم سنوورە بۆ خەڵکی کە لێرە پێویستیان بۆ چارەسەرانە هەیە ئێمە بتوانین هاوکار بین خزمەت بکەین. ئەمڕۆ لەگەڵ جەنابی کاکتۆر دیار دانیشتین و بەڵێنی ئەومان پێدا کە ئێمە هەموو مؤسسات و قوتی تەندروستی خۆمان لەم سنوورە دەخینە ژە دەسەڵاتی بەڕێزیان بۆی جەنابیان بتوانێت زیاتر خزمەتی هاوڵاتیان و خەڵکی دەبەری ڕاپەڕینی پێ بکات هەم لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا هەم لە هەر ئیش و کارێکی تری کەرتی تەندروستی و هەواڵانمان لە کەرتی تەندروستی لێرە و هەروەها لە نەخۆشخانەکە ئێمە لە شەید ئەحمەد ئیسماعیل ڕامان سپاردوون کە بە تەواوەتی لەژێر فەرمانی بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕێن بن بۆ هەر کار و جوڵاو حەلقەیە کە بێ بەکاریان بێنەوە و بەڵێنی ئەوەشماندا ئەگەر پێویست کات لە هەر شوێنێکی تری ئێمەوە پێویست کات تەعزیزات و پاڵپشتی زیاتری تەندروستی و بینە دەبەری ڕاپەڕ